ئەڵێن با قسە بە حەماس نەوتر هەروەها شتێک نەوتر کە مسلمانانی پێ تەضعیف ببێ بەڵێ بە تاکید خۆی ئەسڵ ئەوەیە کە بێ وابێ خاصن ئێستا لەم کاتەشە بەرامبەر بە حەماس یعنی ئێمە گەر هەرچی ئیمکانەتێکمان بواە ئێمەش بەشدار بین لەوەی کە پشتیان بگرین یارمەتی دەریان بین چکە هەموو ئەهلی ئیمان و ئیسلامەتێکە برا و خوشکی ئێمن بەو شێوە پڕمە ئەساتە لیانە درێ ئێمە پێمان ناخۆشە ئەهلی جۆرجیاش خەڵچێک لە سۆڤێتەوە بە ساڕوخ بۆ هەموو دەبابانە هجووم کاتە سەریار چەنە ململانەیەکی کۆنی نێوانی ئەمریکا و رووسایە بەڵام پێمان ناخۆشە خەڵکیێکی مەدەنیا خەڵچێک نایە بێتە ژەڕ کێفیەکێکیکە باکە فریش پێمان ناخۆشە شوێنێکی وەکو سریلانکا خەڵکێکی سەنهالیکە لەسەر حکمن وەکو قەومێک هجوومەکە لەسەر تامیل تایگەرەکان یا شعبی تامیلی و ئەشیان فوتیان ئەشزانی کە تامیل تایگەرش حیزبێکی وەکو مارکسیە و دڕندەشن بەرامبەر بە ئەهلی ئیسلامش خراپەکاریان کردووە بەڵام وەکو شعبی تامیلی تاڵان تێیدەوە ناکەین دەبابەیەکی مرکزی بڕواهی حکوومەتی سریلانکی ڤەرشکاتە سەر جەفنە و لێوێ مسلمان خەڵکێ بکوشە ڕەش و ڕوت و خەڵکێ بکوشە چونکە یەکێک لەوەی کە ئینسانی مسلمان پێویستە لەسەری پەروەردە بێ بریتە لە پشتگیریکردنی عادل بەرامبەر بە ستەم و بێدادی و دەست درێژیکردن سەر خەڵک و سنوور بەزاندن و خۆسەپاندن لەسەر خەڵکی ترە يعني خواهي قولك فرموا والذين إذا أصابهم البغي هم ينتصرون فرموا والذين هركسك لو أنا شرطيجني مسلمان وجزاء سيئة سيئة مثلها هرقا بداية وآياتا فرموا فمن عفا وأصلح فأجره على الله إن الله لا يحب الظالمين ولمن انتصر بعد ظلمه فأولئك ما عليهم من سبيل إنما السبيل على الذين يظلمون الناس ويبغون في الأرض بغير الحق أولئك لهم عذاب أليم يعني القرآن كوافر ما نكرت هست ما نبارز يعني سيري وما كان هستي مسلمانا لبعض شوانا جنگ ناوي بوا أو هم الجنگ وتبو توزي لينشتو إحساس بو ظلمناك أو كسيد قطب رحمتي خايلة بيه أفرمي قر هولي شدا ظلمك لسر خوت العدي كدلنا لن أتريد أن تكون جبارا في الأرض وكما سيدنا موسى وتوا كدفاعي ليشي كردو كمظلومة قفتيك هاتو شري بيفرشت لبرويك يقل صفة إنسان مسلمان ويك مناصري مظلومة كانش بكاتو